ئەمە شێوازی دابەشکردنی موچەی کەسوکاری شەهیدان و خانەنشینان و خاوەن پێداویستیە تایبەتەکانە کە بەشێکیان دەیان ساڵی تەمەنیان لە خزمەتکردن لە ئەرکەکانیان بەڕێ کردووە، بەڵام بەم شێوەیە موچەکانیان بۆ خەرج دەکرێت. خانەنشین و کەم ئەندام و ئاوارە و ئەنفال بەیەک و ناکرێ ئەوە سیرکە لە ژنێ لێ بوراوەتە دەیسەی کەمەندامێ بەیا بڕوا قاچی تاوانیە قاچیشکا چیەکەی خۆ هەمووی کوێرە برابێ لە سیر بگریا بە پاڵپاڵێنە چۆن نەکرێ شەجونی بەیانی حتا سعات دوونی و لەگرا بووم ئیسەی کەس نەبوو بێژێ ئەوە هەر کەس مەدەوەی وەڵای من حەقم نییە وەسەبوو ئیشتەی هاتکمەوە هەر کەس نییەوە خۆتان نزان وەزاکە چۆنە. خانەنشینان دەڵێن شوێنی پێدانی موچەکانیان لە بەڕێوەبەراتی خانەنشینەوە گواستراوەتەوە بۆ بانکی هەڵەبجە. هەموو چین و توێژەکان لەوێ موچە وەردەگرن. ئەوە ژۆکاری سەرەکی دروستبوونی قەرەباڵغی و فشارخستنە سەر بانکەکەیە لە کاتێکدا هەڵەبجە تەنها ئەو بانکەی لێیە و بەشێک لەوانەی لێرەن گرفتی تەندروستیانەیە و خاوەن پێداویستی تایبەتن و تووشی حاڵەتی تەندروستی دەبنەوە. وڵا برا داواتان لێەکەین ئەم وعزە بگۆڕن و تۆزێ ئەم تەقاوێت و شتەجیاکەنەوە و باتر بەرمان بکەوێت هەر دووسێ ڕۆژارێکە تێم هەر بەرم نەکەوتووە لە بەیانی وە هاتووم ئێشەی شەر ئەمە چاکسازیەکەیە بە قوربان چاکسازیەکە نەتان بیستووە ئەمە چاکسازیەکەیە ئەو پیر و پەکەوتەیە هەموو ئەوەی کەمەندامی هەر ناتوانێت بچێتە ژوورەوە ینی من ئیسا تەجروبەم کردە کەمەندام هاتووە دووسێ ساعت زیاتر چاوەڕێی کردووە و موچەی وەرنەگرتووە جاری وا بووە چێ بە 2 ڕۆژ 3 ڕۆژ 4 ڕۆژی هاتووە و چۆتەوە بۆ ماڵ بەدەستی کاڵی لەبەر ئەوەی فشارێکی زۆری لەسەر و ڕێگان نەداوە بچێ ماعاش وەرگریە. پەیام مەوڵیدا لەگەڵ بەڕێوەبەری بانکی هەڵەبجە قسە بکات، بەڵام ئەو ئامادە نەبوو هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر و فشارە زۆرەی لەسەر بانکەکەیەتی بدات و میکانیزمێکی باشتر بۆ پێدانی موچە بدۆزێتەوە. گلەیی و نیگەرانی موچەخۆرانیش ئەوەیە لە دوای 27 ساڵ دەسەڵاتی کوردی هێشتا شێوازێکی گونجاو نییە بۆ پێدانی موچە لە هەرێمی کوردستان و موچەخۆر هەیە لە سەعات 6 بەیانیەوە لە بەردەم بانک ئامادە دەبێت و لەبەر قەرەباڵغی موچەش وەرناگرێت. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.